لا إله إلا الله محمد رسول الله هیچ غایەکەم نییە ئیلا خوا نەبێهاتوو ئەو ئیزگار نەهی با عەلی باپیرە نەهی کەسە خەیریە ئەمە هی خوا هی عەلی باپیر نییە هی کۆمەڵ نییە خەیریە هەمووی بۆ فەقیر و هەژارە یەکێ دە بدوێنێن یەکێ بیست بدوێنێن یەکێ نێرن بۆ تاران یەکێ نێ بۆ ئەسفەهان یەکێ نێرە بە وڵاتان خاتیانەکەنەوە ڕێکیانەخەنەوە تو خوا دەدەن ئیزگەکان بێن دو سال عمرمە خوایە خەتام نییە لەبێر ساتە بەزەی بێتەوە بەم کۆمەڵا نەیفەوتێنی هەمووی ڕووی لە خوایە هەمووی ڕووی لە قورئانە هەمووی لە پێغەمبەرە براتانن تو خوا ئیزگەکان ئەستوتێنی پێغەمبەرت بەخەوتیوە بەخوا تو خوا دەزە ئیزگەکان بێن تو خوا کافرمە من دەزە ئیزگەکان بێن الله هەچی دەستی بۆ بێنێ دەستی ببڕی ئەیشی بڕێ ها جێشەکەی ئەبرەها نەیتوانی مەکە و مەدینە بڕوخێنێ ئەمەی فەرقی نییە ئەم مەکە و مەدینە ئەو زەرمەکە